وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی باوبەشی لەگەڵ کۆنسڵخانەی ئەمریکا دیدارێکی سنتەرەکانی پەرەپێدان و با بڵێن ئەو سنتەرانی کە تایبەتە بە پەرەپێدان ئەویان ئەنجام داوە. ئەوزانین ئەم دیدارە ئامانز لێ چییە، چ کەڵکێکی هەیە، چه سوودێکی لێ دەتوانێت چه خزمەتێک بە تایبەت بە خوێندکاران خوێندکارانەی بە تایبەت لە دەرچووی زانکۆ پەیمانگاکان وەکە زانین کە زۆر خوێندکار هەیە لە ئێستادا بێکارن دوای تاواکردنی خوێندنیان ئەمانە بزانین بە شوەیەکی گشتی ئەم سنتەرانە تا چەند هاوکاری ئەو خوێندکارانیان کردووە بۆ دۆزینەوەی هەلی کاری گونجاو یاخود لەناو سنتەرەکان خۆیانە تا چەند هاوبەشی هەیە یاخود کۆنتاکتیان هەیە بۆەوەی کە زانیاریەکانیان ئاڵۆگۆڕ بکەن. ڕاستە بۆ گفتوگۆ لەسەرم بابەتە دەچینە لای زۆر بەڕێز دکتۆر خەتاب شێخانی بەڕێبەری گشتی خوێندن و پلاندانان لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان. دکتۆر سڵاو لێبێ بەیانیت باش، سپاس بۆ دەرفەتەی کە پێت بەخشین. ئەگەر بکرێ پێمان بڵێ ئەم دیدارە چییە، بۆ ڕێکتان خستووە، ئامانز لێ چییە؟ کاک ڕانکۆ بەیانی ئێوەش باش و بەیانی بینەرانی کوردساتی خۆشەویستیش باش. سپاس بۆ ئەوەی بەڕێز کە دەرفەتتان بە ئێمە بەخشی بتوانین پێناسەیەکی ئەم سنتەرەکانی پەرەپێدانی کار لە زانکۆکان بکەین و هەروەها قسەیەک لەسەر ئەم دیداری ئەمڕۆ بکەین کە تایبەتە بە کار و چاڵەشەکانی سنتەرەکانی پەرەپێدانی کار لە زانکۆکان. سنتەرەکانی پەرەپێدانی کار لە زانکۆکان کاک ڕانکۆ سنتەرێکە ماوەی چەند ساڵێکە لە دوای 2015ەوە لە زانکۆکان دروست کراوە. ئەم سنتەرانە کاریان ڕاهێنانی خوێندکارانە لە کاتی خوێندنیان بۆ ئەوەی کە دوای ئەوەی زانکۆ تەواو دەکەن بتوانن لە بازاڕی کارە لە بوارەکەی خۆیانە کاریان دەست بکەوێ. جا ڕۆڵی ئەم سنتەرانە بەڕاستی زۆر زۆر گرنگە چونکە خوێندکارانمان پێشەوەی لە زانکۆ دەربچن ئاشنای بازاڕی کارەکرێن، ئاشنا ئەکرێن لەگەر شێوازی کارکردن لە بوارەکەی خۆیان. بۆیە ئمڕۆژ وەزارەتی خوێندنی باڵا دوای چەندین ساڵ کە ئەم سنتەرانە کارەکەن و ساڵانە کار و چالاکیان یەکجار زۆرە، ئەم ساڵ یەکێ لە چالاکیەکانمان با بڵێن ڕێخستنەوەی کارەکانیانە زیاتر ئاشناکردنیانە لەگەڵ ستاندەرە جیهانیەکان بۆ ئەوەی بۆیە ئەمڕۆ وەزارەتی خوێندنی باڵا لەگەر کونسڵخانەی ئەمریشی لە شاری هەولێر ئەم دیدارەمان ڕێخستووە. بەڵێ دکتۆر وەک بەڕێستان ئاماژەتان پێکردماوەیەکی زۆر ئەم سنتەرانە بوونیان هەیە و کارەکەم، بەڵام ببینین کە هێشتا ژمارەیەکی زۆر خوێندکار ئەو خوێندکارانی کە دەرچووی زانکۆ هەروەها پەیمانگاکانن بێکارن. ئەتوانین بڵێن کە توانای ئەم سنتەرانەش سنووردارە بۆ ئەوی کە هەلی کاری گونجاو بۆ خوێندکاران بدۆزێتەوە؟ ئەم سنتەرانە دەبتوانین بڵێن تا ئاستێکی زۆر ڕاهێنانی خوێندکارانە بۆی چۆن بۆ خۆی کار ئەدۆزێتەوە، ینی ڕەنگە ڕاستە و خۆ ناچێ ئیش بۆ خوێندکار بدۆزێتەوە بەڵکو ڕای ئەهێنێ. ڕاستە پردێکی پەیوەندیە، ینی ئێمە لە ڕێگەی وەزارەتی بازرگانیەوە ئەم سنتەرانە دایمەن هاوکارمان بۆ ئەوی کۆمپانیەکانی کەرتی تایبەت هاوکاری زانکۆکان بن، خوێندکاران بچن ڕاستە و خۆ لە ناو کۆمپانیاکان ڕاهێنان بکەن. بۆیە کاتێک ئەم خوێندکارانە ئەڕۆنە ناو کۆمپانیاکان ڕاهێنانەکەن بەشێک لەوانە لە کۆمپانیاکان لە دوای تەخڕی ڕاستە و خۆ کاریان دەسەکەوێتەوە. قسەکەی جەنابەت ڕاستە، هێشتا کە بەو ئاستە بەرزە نەتوانرێ با بڵێن هەموو خوێندکاران کاریان دەست بکەوێت، بەڵام ئیشی باش کراوە. ئێمە لە ماوەی ڕابردوو بە هاوکاری هاوکارانمان لە ڕێکخراوی ئایرێکس چەندین خول و ڕاهێنان ئەنجام دراوە، ئەزمموی دەرەوەمان هێناوە بۆی ئیسفادیان لێ بکەین. ینی بۆ نمونە لە وڵاتێکی وەکو ئەمریکا غورفەی تیجارە ڕۆڵێکی یەکجار گەورەی هەیە لەگەڵ زانکۆکانە بۆی کار بۆ خوێندکاران بدۆزێتەوە، بەڵام لێرە لە وڵاتی ئێمەیە تا ئێستا ئەم ڕۆڵەی نەبینیەوە کە ژووری بازرگانی ئەتوانێت ببێتە پردێکی پەیوەندی زۆر باش لە نێوان دەرچوان و لە هەمان کاتە لەگەر کەرتی تایبەتە. ئێمە کار بۆ ئەوە دەکەین، ڕاستە تا ئێستا تەموحاتی ئێمە جێبەجێ نەبووە، بەڵام بە هاوکاری و بە جوهد و ماندووبوونی ئەم سنتەرانە سنتەری پەرەپێدانی کار لە زانکۆکان هەوڵ ئەدەین زۆرترین قوتابیان و خوێندکاران لێرەوە ڕابهێنرێن بۆ ئەوەی بتوانن لە دوای تەخەڕوجان کاریان دەست بکەوێت. دکتۆر بۆ کۆنسڵخانەی با بڵێن ئەمریکا چه هاوبەشیەکتان لەگەڵ ئەوانەیە یان هاوبەشیەکەی ئەوان لە چه ڕوویەکەوەیە؟
ئایا وەلیکارانی ڕدەگەێنرێت ناتایبەتە بە ناو خۆیان ئەوان بەشدارە بن لەوەی کە هەلی کار لای ئەوانیش بگرێتەوە ئەگەر دەرچوو هەبێ زمانزان بێ ئەوان پێویستیان بێ ئەنی چۆنە ئەو هاوبەشیە؟ کاک ڕەنکۆ بەڕاستی با بڵێن جانبی ئەمریکی بە شێوەیەکی گشتی جا کۆنسولخانەی ئەمریکی یاخود ڕێکخراوە ئەمریکیەکان زیاتر هاوکارمانن بەڕاستی لەم بوارەیە بە تایبەت ڕێکخراوی ئایرێکس من لێەوە سوپاسیانەکەم زۆر سوپاسی ڕێکخراوی ئایرێکس و تیمی ئایرێکس ئەەکەم کە بەردەوام هاوکارمانن بەهۆی ئەوەی ئەم ڕێکخراوە ئەمریکیەوە بەهۆی ئەوەی کە زیاتر کارەکانمان لەگەڵ زانکۆ ئەمریکیەکانە لە بوارەیە بۆیە قونسولخانەی ئەمریکی هەمیشە پشتیوانمانە لەم بوارەیە و ئێمە زۆر سوپاسیانەکەین و بەردەوام ئەزمموی زانکۆکانی ئەمریکامان پێدەناسیێنن یان هاوکارمان بۆی لەگەڵ یانە کار بکەین و لەم بوارەشدا زانکۆکانی ئەمریکی ئەزمونێکی یەکجار زۆر و خبرەیەکی یەکجار باشیان هەیە کە ینی من ئەگەر بە نمونە بێنمەوە لە ماوەی دوومانجی ڕابردوو تیمێکمان سەردانی ئەمریکای کرد و بە تەحدیدی سەردانی شاری ناشڤلی کرد لەوێ ئەم تیمە بە وردی ئاشنای ئەوە بوو کە زانکۆکانی ئەمریکا چۆن ئیشەکەن ینی بە وردی ئاشنای ئەوە بوو کە وەکو پێشتر وتم ژووری بازرگانی بە چ شێوازێک هەموو دەرفەتەکانی کار کە لە بازاڕی کارە هەیە و بەتاڵە و ئیشی نیە و پێویستی بەکادیرە بە چی شێوازێک ئەم دەرفەتانە کۆ ئەکاتەوە بە شێوازێک بە زانکۆکانی ئەناسێنێ بە خوێندکارانی ئەناسێنێ بۆیە بەڵێ بەڕێزان پێچێک گرفتێکە بێت لە گرفتێکی تەکنیکیە بێ هەوڵەدەین بگەڕێنەوە لای دکتۆر خەتاب بێگومان دواتر بەردەوامە بین لەگەڵی گفتوگۆ دەکەینەوە ئەگەر گرفتەکە بە زووی چارەسەر دەبێەوە ئەو کارانم لەگەڕێنەوە لای دوو زۆر باشە سۆما بابەتی هەلی کار بابەتێکی زۆر گرنگەوە ئێستا زانکۆکان زۆر جارکێشەی ئەویان هەیە دەڵێن هەندێک بەشەیە هەلی کاری نییە لە نێو بازاڕەکاندا ئەنی لەبەرەوە بیر لە مای ڕابردوودا چەند بەشێکیش داخراون هەڵدراوە بەشی نوێ بکرێتەوە بەڵام هێشتوەکو پێویست نییە خوێندکاران لێرە و لەوێ گلەیەوە کە نەڵێن ئەمە بەشەکەمان 10 ساڵە دەرچوەکانیدا نەمەزراون ئێمەژەم ساڵتەواویکەین ئەبین بە سەربار بۆ ئەوانی تر و ئێمەژەر کارمان دەست ناکەوێت بەڵام ئەمجاندانی ئەم دیداری سنتەرانە ڕەنگە سوودێک بۆ خوێندکارانە بگەینە چونکە ڕەنگە زۆر خوێندکار لە ئێستا منم ئەمەوێت دواتر لەگەڵ میوانەکەما ئەگەر دەرفەتە بێتەوە قسە لەسەرەوە بکەین بەشێکی زۆر خوێندکاران لە زانکۆکانە ئاشنای ئەم سنتەرانە نین کە بوونیان هەیە ئەمە بزانین دواتر بەشێکی گشتیەمانە بۆ چیە گەڕێتەوە بۆ ئەوی کە خوێندکار سوودمەند بێلێت و زانیاری تاوی لەسەر سنتەرەکەش هەبێت بامانشەوە زۆر باشە جا من بەڕاستی بە دەرفەت تێزانم ئەگەر دکتۆر بگەڕێتەوە لامان گرفتە تەکنیکێکی چارەسەر بێ هەڵەدەین گفتوگۆ لەسەر بابەتێک بکەین کە زۆر گرنگە ئێستا لە هەندێک لە زانکۆکانە کێشەی خوێندکارانەیە بۆ نمونە کێشەی پراکتیکیانەیە لەم چەند ڕۆژە لەگەڵێکی لە خوێندکارەکان نوێنەری خوێندکاران لە کۆلێژی پزیشکی زانکۆی گەرمیان ینی دەڵێ کۆلێژەکەمان بۆ کراوەتەوە بەڵام ئێمە شوێنێک نییە ئەنی خۆمان فێرکین کانولێکی تێدا بنێ ینی دەرزیەک لە هاوڵاتیەک لە نەخۆشێک بین خۆمان ئەنی پراکتیکی بکەین چونکە بەڕاستیم بابەتانە بە تیۆری تۆ دەیخوێنی هەتا پراکتیکینەکەی نازانی بێگومان کاریگەری لەسەر داهاتوی خوێندکارەکە بێت بۆی بەباشی کار بکات لە لێ هاتوو نابێت دوای خوێندکارێک بۆ دروستە بێ پزیشکێکت بۆ دروستە بێ بە تیۆری هەموو شتێک دەزانێت بەڵام بە پراکتیک نەی خوێندووە نایزانێ سەری لێ تێکەچێت ترسی ئەبێت وەکو تۆ ینی کێشەی زۆر بۆ دروستە بێت لەبەرەوە زۆر گرنگە هەر بەشێک دەکرێتەوە لە ناوچەیەک لە شوێنێک بۆ منە بەشی کشتتوکاڵەکرێتەوە بێ بەشی کشتتوکاڵ لە شوێنێک بکرێتەوە کە شوێنەکە جێگەکە ناوچەکە منطقەکە ینی گونجاو بێ لەگەڵ ئەو بەشێکە دەکرێتەوە زۆر باشە دیارە گرفتەکە چارەسەر بۆ گەڕێنەوە لای دکتۆر دکتۆرەگە گوێبیستی ئەمەیت ئەمەوێت پێم بڵیت کە لە زۆرێک لە زانکۆکانی هەرێمی کوردستانەوە کە زانین کە ئەم سنتەرانە بوونیان هەیە بەڵام کەم تا زۆر خوێندکاران کەم ئاشنای ئەم سنتەرانن ئەمە هۆکارێکی بە شوەیەکی گشتی بۆ چیە گەڕێتەوە ئەمە کەم تەرخەمی زانکۆکانە کە خوێندکاران ئاشنای سنتەرەکان نین یاخود سنتەرەکان وەک پێویست نەچوونە دەناو خوێندکارانەوە
سۆماخان بەڕاستی ئەوەی گرفتە سەرچێکە بریتە لە ژمارەی زۆری خوێندکاران ئەوەی ئەگەر بە سەراحەت قسە بکەین بریتە لە ژمارەی زۆری ڕەنگە ئەم سنتەرانە نەتوان فریانەکەون کە ڕاهێنان بە سەرجەم خوێندکارانە بکەن. بەڵام ئێمە لە هەوڵداین بەڕاستی کە ئیشی بابلێن فەرمانبەرانی ئەم سنتەرانە فراوان بکەین، مامۆستایان لەم سنتەرانە ئینکلود بن بۆی بتوانن ڕاستە و خۆ لە بەشەکانی خۆیان ڕاهێنان بە خوێندکاران بکەن. ینی وەزارەتی خوێندنی باڵا لە هەوڵی بەردەوامدایە بە هاوکارە نێودەوڵەتیەکانی وەکووتم ڕێکخراوی ئایرێکس و چەند ڕێکخراوێکی تر بۆی کاری ئەم سنتەرانە فراوانتر بێ، هەموو خوێندکاران بتوانن بەشدارمان لەگەڵ لەوەشدا بەڕاستی چەندین هەزار توانیم لێن دەیان هەزار خوێندکار بەشدار بووە. ینی من ئەمەوێ شتێک بڵێم سۆماخان ئەم سنتەرانە تازە نین. ڕاستە لە 2020ەوە دابلێن لەلایەن وەزارەتەوە سەرپەرشتیاکرێ، پێشتر بە سوپاسەوە لەلایەن بەڕێز جەنابی جێگری سەرۆکی حکوومەت جەنابی کاقوبادەوە ڕاستە و خۆ سەرپەرشتیاکرا. تەنانەت سەرەتای دامەزراندن بە پاڵپشتی و سەرپەرشتی جەنابی کاقوبادەوە ئەم سنتەرانە دامەزراون، ڕاستە و خۆ لەلایەن بەڕێزیانەوە سەرپەرشتی ئەکرا و دوای دامەزراندن و سێتەبوونیان ئیتر لە ساڵی 2020 خراوەتە سەرخوێندنی باڵا بۆی لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە سەرپەرشتی بکرێ. بۆیە ئەتوانین بڵێن هێشتا لە سەرەتاین، بۆیە زۆربەی خوێندکاران بە شێوەیەکی بەرفراوان نەیانتوانیەوە بەشدار بن. بەڵام ئێمە هیوامان وایە لە ئایندەیەکی زۆر نزیک بتوانین بە شێوەیە کارەکانیان فراوان بکەین کە هەموو خوێندکاران بەشدار بن لەم سنتەرانە. باشە دکتۆر، دەزانین میوانان دێن و جەنابیشە تۆزێک پەلەتە لەبەرەی میوانەکانیان، بەڵام بە دەرفەتی بزانم ئەم دووسێ خولەکە لەسەر بابەتێک بکەین کە زۆر جار خوێندکاران ئاراسی ئەمەی دەکەین وەکو میدیا بۆی دەنگیان بگەێنین. ماوەیە کە خوێندکارانی کۆلێژی پزیشکی زانکۆی گەرمیان مانیان گرتووە، خۆ پیشاندان دەکەن، دەڵێن ئێمە لە ڕووی پراکتیکیەوە هیچ شوێنێک نییە پراکتیکی تیا بکەین، یعنی وانە کرداریەکان نازانین لەکوێ بخوێنین. لەبەرەوە ینی داوایەوان یا گواستنەوەیان یان داخستنی بەشەکان یان کردنەوەی تاقیگە ئەم بابەتانە، ئەم داواکاریانەیەوان بە ئێوە گەشتووە، ئێوە هیچ بڕیارێکتان هەیە بۆ ئەوان؟ زۆر سپاس کاگڕانکۆ. ئێمە لێرەوە سلااو ڕێزمان بۆ خوێندکارانی کۆلێجی پزیشکی زانکۆی گەرمیان و مامۆستایانی کۆلێجی پزیشکی زانکۆی گەرمیان هەیە. بەڵێ داواکانیان بە ئێمە گەیشتووە، چەند جارێک لەگەڵ ئێمە دانیشتون، خوێندکارەکان هاتوونەتە وەزارەت گوێمان لێگرتوون، داواکانیان داوای ڕەوایە بەڕاستی پێویست دەکا ئێمە بۆیان چارەسەر بکەین، زانکۆ وەزارەت حکوومەت بەگشتی گرفتەکانیان بۆ چارەسەر بکە. بەڵام گرفتەکان هەندێکیان درێژخایەنن، بەڕاستی ڕەنگە کاتی زۆری پێویستە بۆ چارەسەرکردنی، ینی بۆ نمونە دروستکردنی نەخۆشخانەی فێرکاری لە ناوچەی گەرمیان کارێکی ئاسان نییە، کاتی زۆری دەوێت، بودجەی باشی دەوێت و لە مۆزعایە ڕەنگە شتێکی قورس بێت. بەڵام چارەسەری بەدیل هەیە بۆ ئەوە ئەو خەستەخانانەی تر کە هەن لەوێ هەوڵ بدرێن بکرێن بە خەستەخانەی فێرکاری، یاخود ئەگەر نەشکرێن بە خەستەخانەی فێرکاری ڕێگە بە خوێندکاران بدرێت بۆ ئەوەی بتوانن وانە پراکتیکەکانیان لە ناو خەستەخانە بە فراوانتر. هەرچەندە ڕمێمە بە سوپاسەوە وەزارەتی تەندروستی ڕێگەی پێداون، بەڵام تمۆحی ئێمە و داواکاری خوێندکاران لەوە زیاتر ئەجینە بە سوپاسەوە لەلایەن وەزارەتی تەندروستی و لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیانەوە هیچ کاتێک ڕێگە لە خوێندکاران نەگیراوە بچنە ناو خەستەخانەکان. کێشەکانی تریان کەمی ستافە کە ئەمەش بە هەمان شێوە بە هاوکاری وەزارەتی تەندروستی و لە هەمان کادا زانکۆکانی وەکو هاوکاری زانکۆی سلێمانی بتوانین کێشەی ستافیشان بۆ چارەسەر بکەین. هەندێک کێشەی تاقیگەیان هەیە، وەزارەت لە هەمان کاتە بۆ ئەم کێشانەش لەسەر خەتە بۆ ئەوەی بە ینی بەگشتی کێشەکانیان گەیشتووە بە ئێمە ئەزانین داواکانیان داوای ڕەوان مافی خۆیان ئەم خوێندکارانە کە فاسیلیتی و ئینفراسترەکچەری باشیان لەبەردەست بێ بۆ ئەوەی بتوانن کە تەخەڕوزەکەن کادرێکی سەرکەوتوو بن. دیارە ئەم کێشانە هەندێکی هێشتا چارەسەر نەکراوە. ئێمە وەکو وەزارەت لە هەوڵدا دەبین و دڵنیایان دەکەینەوە کە هەموو جۆد و هەموو توانایەکی خۆمان دەخەین نەگەڕ بۆی ئەم کێشانەیان چارەسەر بکەین. باشە دکتۆر، بەشێک لە کۆلێژ و زانکۆکانی ژانی گرفتێکیانەیە هاوبەشن لەو گرفتەدا، ئەوی دانپێدانانی زانکۆکەیە، ینی هیچ هەوڵێکەیە بۆ ئەمە چارەسەر بکرێ؟ ئەمە بابەتێکی زانستیە یان بابەتێکی تەکنیکی و
یان بابەتێکی سیاسیە لە بەرامبەردان دەجارۆکو کارتێکی فشار بەکاردێنرێ بەرامبەر بە هەرێم. دەتوانم بڵێم بەڕاستی زیاتر کارتێکی فشارە بەرامبەر بە هەرێم هاوشێوەی هەموو ئەو گرفتانەی تری کە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندا هەیە. دیارە بابەتی دانپێنان تەنها زانکۆی گەرمیان نییە، زانکۆی گەرمیانە، زانکۆی چەرمۆیە و بۆردی کوردستانیە، چەند کۆلیزیەکی تری جیاجیان لە نێو زانکۆکانە، ینی بۆ نمونە کۆلیجێک لە زانکۆی هەولێری پزیشکی، کۆلیجێک لە زانکۆی دۆگیانی بە شێوەی جیاجیە هەن، بەڵام ڕاستە ئەمەی زانکۆی گەرمیان لە هەمویان زەقترە، لە هەمویان دیارترە بە حکومی ئەوەی کە کۆلیجی هەیە لەو ناوچانن کە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمن، هەندێک کۆلیجی ئەکەوێتە ئەوێەوە، هەندێک کۆلیجی ئەکەوێتە ناو شاری کەلار. بۆیە بابەتی دانپێدانان کێشەیەکە لە نێوان حکوومەتی هەرێم و هەروە حکوومەتی ناوەندا هەیە، هەوڵی بەردەوام هەیە و لە بەرامبەر ئەوەی کە ئەوان دان بنێن بەم زانکۆیانە، ئەوانش داواکاریان هەیە کە ئێمە دان بە هەندێک لە زانکۆکانی ئەوان بنین کە تا ئێستا لەلایەن هەرێمەوە دانیان پێێنراوە یان کار بە بڕوانامەکانیان ناکرێت. بۆیە بەڵام دانیشتن هەیە، لێک تێگەیشتن هەیە. لە هەفتەی ڕابردوو وەفدێکی وەزارەتی ئێمە لە بەغدا بوو، بەم زوانە یان گەیشتونەتە هەندێک خاڵ و هەر لە هەمان کاتیشە وەفدێکی ئەوان لە ئایندەیەکی نزیک دەگەڕێنەوە کوردستان بۆ ئەوەی ئەم لێک تێگەشتانەی کە لە نێوانمانە هەیە بتوانین بیبینە بواری پراکتیک و کاری پراکتیکی لەسەر بکرێت. بۆیە کێشەکان ڕاستە هەندێک زیاتر تەکنیکی و زانستیە، بەڵام لە هەمان کاتە نایشارینەوە کە بۆعدێکی سیاسی تێدا هاوشێوەی هەموو گرفتەکانی تریکا لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندا هەیە. بەڵێ دکتۆر جیاواز لەوانەیە کە باسمان کرد بەڕێستانەوەی زانیاریتان هەبێت بابزانین لەناو ئەو سنتەرانی کە هەیە تا چەند کۆنتاکت و پەیوەندیان هەیە لەگەڵ یەکترا بۆکەوەی زانیاریانی کە هەیە یاخود ئەو زانیاریانی کە هەیەە هاوبەشی پێ بکەن لە نێوان خۆیانە سنتەرەکان. لەم دیدارە بەڕاستی کاری ئەم دیدارە ئەوەیە کە سنتەرە جیاجیەکانی نێوان زانکۆکانە کار و ئەو چالاکیەکانی خۆیان ئاڵوگۆڕ بکەن بۆ ئەوەی ئەگەر سنتەرێک لە بوارێکە زیاتر پێشکەوتووە هاوکاری سنتەرەکانی تر بێ، واتە هەدەفی سەرەکی ئەم دیدارە بریتە لەم کارەیەکە با بڵێن ئەو ئەزمونەی کە لە نێوان سنتەرەکان هەیە ئاڵوگۆڕ بکرێت. سەبارەت بە خوێندکاران بەڕاستی کە چەند ئاگاداری سنتەرەکان چۆن زیاتر بەشدار بن، وەکو پێشتریش ئاماژەمان پێدا ئێمە لە هەوڵداین کە کاری سنتەرەکان فراوان بکەن، چونکە سنتەرەکان دوو کاری سەرەکییان هەیە. یەکیان ڕاهێنانی خوێندکارە بۆ چۆنیەتی پێشکەشکردن بۆ کار، لە هەمان کاتە ناساندنی با بڵێن خوێندکارە بە بوارەکەی خۆی بەو کۆمپانیانەی کە لە کەرتی تایبەتە لە بواری پسپۆریەکەیە هەیە و ئەیانێرێ بۆ ئەم کۆمپانیانە کە لەوێ ڕاهێنان بکەن. بە سوپاسیشەوە وەکوتم وەزارەتی بازرگانی لەمڕۆوە زۆر هاوکارمانە، هەموو کات بە هاوکاری وەزارەتی بازرگانی و کەرتی تایبەت و کۆمپانیەکان زۆر هاوکارمانن و هاوکاری خوێندکارانن کە لە ناو بازاڕی کار و کەرتی تایبەتە بتوانن ڕاهێنان ئەنجام بدەن. زۆر بەڕێز دکتۆر خەتاب شێخانی بەڕێوەبەری گشتی خوێندن و پلاندانان لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێم، سپاس بەو دەرفەتەی کە پێدەین، سپاس بە ڕوونکردنەوەکانە، سپاس کە لەگەڵمان بووین، زۆر سپاس.